دوای ئەوەی لە سلێمانی گربنەوەیان ئەنجامدا ئەمڕۆژ هاتوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ دیاریکردنی کار و چارەنووسیان لە کەرتی تەندروستی. ئەمانە کارمەندی گرێبەستی کۆڕۆنان هاتوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان و ناڕەزایەتی دەردەبڕن لەوەی چەند مانگێکە گرێبەستەکانیان بۆ نوێ نەکراوەتەوە و بە وتەی خۆیان 3 بۆ 4 مانگیشە موچەیان پێ نەدراوە و تاوەکو ئێستا گرێبەستەکانیان بۆ نەکراون بە هەمیشەیی. کارمەندانی گرێبەستی کۆڕۆنا کە بە دیاریکراوی نزیکەی 550 کارمەند دەبین لە هەموو هەرێمی کوردستان بە تەوزیع بەسەر شارەکاندا و لە شاری هەولێر نزیکەی 155 ستافین. لە کاتی کۆڕۆناوە ئێمە بە گرێبەست دامەزراین لە سەر وەزارەتی تەندروستی، بەڵام پاشەوەی کە کۆڤید نەما کە کۆڕۆنا نەما هەست دەکەم گرێبەستەکانمان خاوتر بوو تا گەیشتە ئەو ڕادەی لە مانجی 6ەوە مانج 6 ئەو ساڵەوە نەگرێبەستەکانمان بۆ نوێکرایەوە نەموچێ 4 مانگەشمان وەرگرتێک کاتێکە ئەوڕۆکە لێرە کۆبوونەتەوە. یەک لە داواکاریەکان ئەوەیە کە دامەزراندنی هەمیشەیی هەر نادامەزراندن بکرێتە بە شێوەی گرێبەستی ساڵانە نەک 6 مانگ جارەگیانەوە تا ئێستا لەسەر کری ڕۆژانە دامەزرایە ینی گرێبەستەکەین زایدەن وەرگرتنی ئەو مافە شایستانی کە ئەو 4 مانگی وەرمان نەگرتیەوە وەکو هەندان و موچە و مافەکانی ترمان لەو کاتەیە ئێمە ژیانی خۆمانمان خستە خەتەرەوە طبعاً ینی ئێمە لەو کاتەیە گرنگێکی زۆر وەکو دیارە گرنگێکی زۆر ئەوتۆمان هەبوو چیان ینی گرێبەستێکی 6 مانگیمان بۆ کرا بە کری ڕۆژانە. ئەوە بەردەوام بوو بەڵێ کەتاوە تاکو ئەو نە کۆرۆنا تەواو بوو کە کۆرۆنا تەواو بوو ئێتر ئەم گرێبەستە ینی ئێهمالێکی زۆری لێ ئەکرا ینی لە دوای 6 مانگ کە تەواو ئەبوو تازە نەئەکرایەوە. یعنی وەک چۆن بڵێ کە نەخۆشیەکە تەواو بوو هەستەکەم ینی ئێمە پشتگوێ خراین جاری وا هەیە 4 مانگ 5 مانگ موچەمان هیچ نییە چاوەڕێکین تا تازە ئەبێتەوە. یعنی بۆی داواکاریمان ئەوەیە ئێمە لێرە کۆبوونەوەیکی هێمنانەمان ڕێخستووە داواکاریمان ئەوەیە یان بکرێن بە هەمیشەیی یاخود بکرێن بە گرێبەستێکی ینی هەمیشەیی وەکو ئێتر چاوەڕێ ئەوە نەکەین کە 6 مانگ ئێمە ئاکتەکەمان تەواو بێ. ئەو کارمەندانە لە کاتی بڵاوبوونەوەی کۆڕۆنا بە گرێبەستێکی کاتی لە بنکەکانی چارەسەری ڤایرۆسی کۆڕۆنا کاریان کردووە و ئەو کات لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە و ڕزگارکردنی گیانی چەندان توشبوو بە ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆڵێکی کاریگەریان بینی. ئێستاش وەک خۆیان دەڵێن داواکاری سەرەکیان بە هەمیشەییکردنی گرێبەستەکانیانە. داوامان لە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگی سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە هەیە کە گرێبەستەکەمان بکرێت بە گرێبەستێکی ئاسایی و یاسایی و لە گرێبەستی کۆڕۆنای کاتی لابسێت چکە ئێستا ئەو پارێکەوە بۆ کۆڕۆنا سەرفەکرێت وەستێنراوە. دووەمیشیان لە کاتی ئەوەی کەوا گرێبەستێک ئاساییەکان کران بە هەمیشەی ناوی ئێمەشی تیاداێت و ناوەکەمان لا نەبرێت. لە نەخۆشخانەکە ئێمە لە بەشی ئارسیوین لە بەشی عینای مڕکەزە چاودێری چڕ لەوێن دەردەوام دەکەین و ئەنەی کەڤەی تەواوی ئەو قەریوەرانەمان کردوکەوە لەوێن ستافەکان خۆیان لەوێن ئەوەندە قەریوەریان پێبەڕێوە ناکرێت بەدڵنیاییەوە بەدڵنیایەوە ئێمە لەم شوێنە نەمینێن ڕاستەخۆ ئەو شوێنەدا ئەخرێت و ئەچنەوە شوێنی قەدیمیان واتە قەریوەرە کەم ئەکرێتەوە لەم کاتێشدا تەنها نەخۆش زەرێر دەکات. ئەو کارمەندانە کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ژمارەیان زیاتر لە 500 کەسە لە پاش کەمبوونەوەی ڕێژەی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەشەکانی چاودێری چڕ و بەشەکانی تری نەخۆشخانەکان ئەرچیان پێسپێردراوە و تا ئێستا دیارنیە ئاخۆ گرێبەستەکانیان بۆ دەکرێت بە هەمیشەیی یاخود چارەنووسیان لە قەدرێکی نادیار جێدەهێڵدرێت. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.